هین دبینن خەڵکێ چەمچەماڵە دەبێژن ساڵێن بەرێ دەم ساڵە زستانێ دهاتن ئەف زێرابە پاک و خاوێندکردن. ئەف ساڵەمە کەس نەدید بهێت وان زێرابە پاک و خاوێن بکەتن. ئیدارەیە ویشاری کێمترخەم بوو ji derencamên vêlafawê hem agehdarkirina xelkî hem jî kêmtirkirina zarar û ziyanan. Lewma li ser vê pirsê radwestim. Hêjayê Soran Xelef şûrvekarê siyasî li stûdiyê mêvanê min e. Hêjayê Soran tu bixêr hatiye Kurdistan 24. Xelkê çemçemal tekiye û şoreş acizin ji îdareya wî rexî. Bêjin kêmtirxem bûne, nebû kêmkirina zarar û ziyanan, ne jî bihana çûna xelkî. Te çawa dît wêneyê giştî? Kêmtirxemî ji kê bû? Ava çê bûî? حادثەکە سروشتی قەزا و قەدەر بوو یان ژی کێمترخەمی بوو. بابەتێکی گرنگە ئەڵبەت سەرەتا دەستخۆشی لێەوە کەمەوە هەم دەنگ بوون هەم ڕنگ بوون بۆ گەیاندنی هەموو پەیامی و خەڵکەی کە لە کارەساتێکی ئاوها بارودۆخێکی سروشتی کە لە کوردستان لە جەستەی کوردستانە قەوماوە و بە تایبەت لە سنووری ئیدارەی سلێمانی چەمچەماڵیش بۆ خۆی شارێکە شاری ئەنفالە شاری شەهیدانە شاری خزمەتکردن و قوربانیدانە ئەلبەتە ئەم بابەتە بەش بە حاڵی خۆم وەکو گەنجێک دڵتەنگم و هاودەنگین لەگەڵیانە و پەیامیشمان هەبوو و کاری خێرخوازیمان هەبووە و سوپاسی هەموو خەڵکی کوردستانەکەم کە بەڕاستی بێجیاوازی دەنگ و ڕەنگەکان بە پارتی و یەکێتی و ئیسلامیەکان و هەموو خەڵکی کوردستان بەزارە جیاوازەکانیش و شارە جیاوازەکانەوە کۆمەک و هاوکاری ئەکرێمە لە خێرخوازەکەی. ئەلبەتە ئێمە تیشک بخەینە سەر ئەو لایەنەی کە هۆکاری ڕوودانی ئەم لافاوە چیەوە خەڵکی چەمچەماڵ چی پێویستەوە ئیدارەی سلێمانی بەگشتی ئێمە زانین لە کاتی سەروبەندی تەشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستانە لە نێوان دوو لایەنی سەرەکی هەمیشە ڕوئەدات. لایەنی سەرەکی ئەو سنوورە یەکێتی نیشتیمانی کوردستانە پێداگرە لەسەرەوەی کە هەمیشە لا مەرکەزیەت جێبەجێ بکرێت لە ئیدارەدان و لە حکومکردن و لە تەنانەت کۆکردنەوەی داهات بۆ خزمەتکردنی ئەو شار و شارۆچکەویەکە ئیداریانە. ئەلبەت پارتی دیموکراتی کوردستان وەکو هەمیشە لە کابینەیەک لە دوایەکەکان لاری نەبووە لەو پێشنیار و لەو بڕیارانەی کە یەکێتی و گۆڕان لە کابینەی پێشوو پێشنیاریان کردبوو کە داهاتی ناوخۆی ئەو شارانە بۆ خزمەتکردنیەکە ئیدارەکان بێت. جێگەی داخە ئەو کارەساتەی کە لە چەمچەماڵ ڕووی داوە تا ئەم ڕۆژ قسەت لەگەڵا کە مەگەر سبەی باران بەبارێ دووبارە ئەبێتەوە چونکە هۆکارەکانی ڕوودانی چارەسەر نەکراوە. ئەوەی کە کراوە لەم ڕۆژانە لایەنە خێرخوازیەکان بووە خەڵکی خێرخواز بووە هاوکاریە و خەڵکەی کردووە. ئێمە ئازانین خەڵکی چەمچەماڵ پێویستی بەوەیە کە ئاوڕێی لێ بدرێتەوە و پێویستی بەوەیە کە لایەنە خێرخوازیەکان دەستیان خۆش بێت تا ئەم ڕۆکارەکانیان تەواو بووە حاڵەتی فریاگوزاری بووە بە حکمەوەی خۆمان لە ناو کاری خێرخوازیە بووین. ئێستا لە ئێستا بەدواوە پێویستی بەوەیە چۆن بتوانین خزمەتی و شارە بکرێت نەک تەنها و شارە شارەکانی دیکەش ئامرازن هۆکارن بۆ ڕوودانی کارەساتی لەو شێوەیە. ئێمە زانین لە چەمچەماڵە هەموو ئەو ڕێگانەی کە ئەو ئاوڕۆکانی پێدا تێپەڕە بن پڕکراونەتەوە بە جۆرێک لە جۆرەکان پرۆژەی تێدا جێبەجێ کراوە. ئێمە لاریمان لەوە نییە وەکو هاوڵاتیانی ئەم کوردستانە جێبەجێ کردووە کێ ڕێڕەوی ئاوی گرتووە ئەوەشمان پێ بڵێ باوازەح بێ. واقعا ئێمە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە لە جێبەجێکردنی پرۆژەکانە تەبعاە و پرۆژانەی کە لە شار و شارۆچکەکانەکرێ حتممە نەکەوێتە ژێر سەرچاوی ئاو ئاوەڕۆکانیش داگیرەکات بەڵام ئەبێ پلانی گەورەی تیا جێبەجێ بکرێ. ئێمە زانین لە هەولێری پایتەختی کوردستان حەقی خۆیەتی پارتی کەسێک کە ئەکاتە بەرپرسیەکەی ئیداری ئەبێ پارتی بێت بەڵام عقلێتێکی دیکە لەم شارە جێبەجێکرێ ئەویش بیرۆکەی بیرۆکراسیە کە ئەوەیە کە سوود لە کەسانی ئەزموندار وەرەگرن. ڕاستە بەرپرسیەکەی ئیدارەکە یەکێتیەیان پارتیە بەڵام ئەبێ ئاور بیتەوە کەسانەی کە ئەزموندارن بیان هێنی شەراکەتیان پێ بکەیت و لە بەڕێوەبردننی وڵاتە لە بەڕێوەبردننیەکە ئیدارەکانە پرسیان پێ بکەیت. ئەوەی کە لە چەمچەماڵ ڕوویداوە ئەوەیە بابەتێکی تەواو حزبیە ئەو پرۆژانەی کە مەبەستە چییە دروستبوونی لافا و حزبیە؟ ئەو پرۆژانەی کە جێبەجێ کراوە و ئەو کەسانەی کە لەوێ دانراون هەمویان ناشارێتەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو پرۆژانەشی دەدرێتە و خەڵکانەی لەوێ جێبەجێ بکرێت دەبێت لایەنێک لایەنەکان و نزیک بێت لە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. ئەو ڕێڕەوە ئاویانە لە سەرچاوی ئاوەکەی لە دوو شوێنەوە سەرچاوی گرتووە بە پێی لێکۆڵینەوەکانی خۆم لەگەڵ برادرانی لایەنی پەیوەندیدار. یەکیانەوەیە کە لە بانی مەقانەوە دێتە ناو
چەمچەماڵەوە لە ڕێکخراوی ئاسوودە پێشی ئاوەکە گیراوە پرۆژەیەکی تێدا لە گەڕێکی ئاسوودە پرۆژەیەکی تێدا جێبەجێکراوە لە ئەو دیوی چەمچەماڵی شەوەکە ئاوەکەی دێتە خوارەوە دیسانەوە پرۆژەیەکی دیکە جێبەجێ کراوە دەبێت ساڵانە ئەم ڕێڕەوانە ئاویانە پاک بکرێنەوە لە بریەوەی پاک بکرێنەوە سەدان بار هەڵگر خۆڵ و خاشاک لەلایەن بەبێ دیزاینکردن یان بەبێ ئەوەی کە هیچ ماستەر پلانێکی هەبێت بەڕێوبەرایەتیەکانی ئەو شارە بە کۆی دەنگ کاریان لەسەر ئەوە نەکردو چۆن لە داهاتوو بتوانن خزمەتی ئەو شارە بکەن و مانگی زستان جیاوازە وەرزی زستان جیاوازە لە وەرزی هاوین ئەبێ پێشوەختە کار لەسەر ئەوە بکرێت خەڵکی ستەمدیدەی چەمچەماڵ دەمەوێت شتێکت پێ بڵێم ئێمە میلەتی کورد هەمیشە خوا خۆشی ئەبێت ئەگەر ئەم فەیەزان و لافاوە نەبوایە ئێمە وەزع و گوزەرانی هاوڵاتیانی ناو شاری چەمچەماڵمان بەم شێوەیە نەئەزانی و لە کوردستان لە جیلێک دروست بۆ لە دوای 2000ەکانەوە هیچ شتێکی نەخوێندوێتەوە شارەزایی لە ڕابردوو نییە چونکە لەلایەک سەرقاڵی خوێندنە لەلایەک سەرقاڵی ژیانە لایەک سەرقاڵی ئەو بارگرانیە شەپۆلە گەورەی سوشال میدیایەکە هاتووە بیر و هۆش و ناوەڕۆکیانی داگیر کردووە بۆیە ئەبێ ئێمە سوپاسی خوا بکەین و سوپاسی ئەو بەشە گەورەیە بکەین کە خوای گەورە هەمیشە کورد بیری خۆی ئەخاتەوە کە ئێمە چۆن بتوانین دەست بخەینە سەر برینەکانمان ئێستا کاتی ئەوەیە کە ئێمە کار لەسەر ئەوە بکەین ئیدارەی سنووری سلێمانی سوود لە ئەزمموی ئیدارەی پارێزگاکانی دیکە وەربگرێ و خۆ شەرمیتیانە و ئێمە نەتوانین ئیدارەی ئەو شوێنە وەکو خۆی جێبەجێ بکەین ماسەر پلانێکی باشی بۆ دابنین و دەسەڵاتی یەکە ئیداریەکان لەو سنوورە با بەدەستی یەکێتی نیشتمانی کوردستان باشە بەڵام ئێستا ئەوڕووکە جێگیری سەرۆکی حکوومەت شوویتە چەمچەماڵ دەڵێ سەرۆکی شارەوانی بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵ سەرۆکی شارەوانی شوڕەش داوایان کردووە کە دەست لە کار بکەشەنەوە وایە دەڵێ ئەمانە کەمتر خەم بوونە ئایا ئەمە هیچ هاوکاریەکی ئەوە دەکا کە سبەی باران بێتەوە دووبارە هەمان پرۆسە ڕوونەدا لە چەمچەماڵ ئەزانی ئینساف بم لەگەڵ جەنابەت ئەو بڕیارم کە لە کۆنگرە ڕۆژنامەوانێکە کە لە ماڵەوە دانیشت بووم بە دیار جێگری سەرۆکی حکوومەت یاریمی کوردستانەوە شتێکم بیرکەوتبووە دووسێ ڕۆژە ئەو کەناڵانەی کە سەپۆرتی گەیاندنی پەیامی ئیدارەی سنووری سلێمانی بە تایبەتی یەکە ئیدارەکانەکەن وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تیشکێکی گەورەیان خستوەتە سەر حکوومەت یاریمی کوردستان کە کەم تەرخەم بووە ئێمە دەزانی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان خۆیان حکوومەتن ئەوان حکوومەتن جێگری سەرۆکی حکوومەتە سەرۆکی حکوومەتی بۆ چیە بچێت بۆ قەزایەک یا بۆ پارێزگایەک کە کاقوبات لەوێ هاوشان و هاوتەریب و هاوپلە و هاو حکوومەتە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەلبەتە ئەو بڕیارێکی زۆر لە جێ نییە ئێمە ئەزانین ئەو قایم قام و بەڕێوبەرە پەروەردەیانە و بەڕێوبەری شارەوانی خەڵکانی دڵسۆزن خەڵکانی هەڵقوڵاوی ناو شاری چەمچەماڵن وەکو بەڕێوبەرەکان و وەکو بەرپرسە ئیدارەکانی دیکەنین لە سلێمانیەوە بگەڕێنەوە بە چەمچەماڵ زۆر سادەیان پرسیارە کاک سووران بوو کاتێک هەر دەستکەوتێک لە بوو کوردستان ببێ ئەوان خۆیان دەکەنە شریک هەر بەڵایەک مەسەلەیەکی ئەو هەلافاوێک دروست ببێ قەزایەک دروست ببێ ئەوان خۆیان بەلایەکەوە دادەنێن و دەڵێن حکوومەت خوتان حکوومەت نین ئێمە ئینساف بین لە قسەکردن لەسەر ئەم بوارە ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێخۆشە قەیران لە دوای قەیران دروست بکات بۆ ئیدارەدان و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ناکرێت و شەرمە بۆ ئیدارەیە کە پێی شەرم بێت سوود لە ئەزمموی شارەکانی دیکە و حکوومەت یاریمی کوردستان وەربگرێت بۆ حکومکردن لە کاتێکە ئێمە هەموو دنیا ئیش لەسەرەوە کات کە دەبێ حکوومەتی عراق سوود لە بەڕێوەبردننی حکوومەت یاریمی کوردستان وەربگرێت ئەوە ئیدارەدانی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەو یەکە ئیداریانەی کە بەشدارن لە حکوومەتە کە بەڕۆژ بەشدار بەڵام جێگری سەرۆکی حکوومەت ئەوڕووکە لە چەمچەماڵ دەڵێ خۆم هیچ گلەیەکیم لە سەرۆکی حکوومەت نییە ئەو لایەنانە کەمتر خەمن کە ئەمڕۆ داوای دەست لە کارکێشانەوەی کردو بەڵام هەندێک کەناڵی سەربەخۆیان شتێکی دیکە دەڵێن کامیان ڕاستە ئێمە واقع بین کەناڵەکانی گەیاندنی پەیامی یەکە ئیداری و یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەعلام ناتوانێت هیچ پەیامێک بگەێنێت ئەگەر ئۆکەیەکی لەسەرەوەی خۆی بۆ نەیەت بۆیە ئەو دووفاقیە لە ئیدارەدان کارێکی خراپە و ئێمە بینیمانە ڕابردوو ئەزمونمان هەیە لەگەڵم بوارە بۆیە کاقوبات لەگەڵ ڕێزمە ئەوە شەرمەزاری ئیداریە کە تۆ چەند کەسێک شەرمەزار بکەیان تاوانبار بکەی لەسەر ڕوودانی کارەساتێکی گەورە کە زیاتر لە 1258 خانەوادە بە ئاماری خۆیان بەس ئەو ئامارەی لە لای ئێمە 1652 خانەوادەیەکە زیانمەند بوون بۆیە ئەمە گوناحێکی گەورەیە و من تەمەنا ئەەکەم حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی جەنابی سەرۆکی حکوومەت
تیمێکی لەگەڵ تیمێکی تایبەت دروست بکات بەلایەنە ئیداریەکان کە ئەوانەی وەزارەتی ناوخۆ و پەروەردە و شارەوانین کار لەسەرەوە بکرێت نەک هەرچەم چەماڵ کەلار و کفری و شارەزور و سلێمانی و ڕاپەڕین دیسانەوە ئەگەرێکی گەورە و ئامادەکرا و بۆمبێکی ئامادەکراوە دیسانەوە ئەگەر لافاوێکی دیکە فەیزانێکی دیکە دروست ببێت دیسانەوە کارەسات دروستە بێت بۆیە ئێمە لای خۆمانەوە گەر ڕێگەمبەی پەیامێکم هەیە ئەویش ئەوەیە ئەم لافاوە و ئەم زریانەی کە هەستاوە ئێمە زانین خەڵکی کوردستان لە بادینانەوە تاکو گەرمیان بە یەک دەنگ و یەک ڕنگ بیری نەتەوەی هێناوەتە سەر ئاستێکە لە دووسخورمات و تا دوێنێ وێرانە بووە ئەمڕۆ ئاپۆڕای جەماوەری دووسخورمات و ئەوکارەکانیان بەڕێ کردووە بۆ چەمچەماڵ ئەمە ئەوە ئەگەیەنێت گەلی کورد یەک دەنگ و یەک ڕەنگە و پێویست دەکات ئەم پەیامەوەکو خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان گەورەی بنوێنێت گەورەی چۆن لە ڕابردوو نواندوێتی دیسانەوە بانگی ئەو برادرانە بکاتەوە بۆ خزمەتکردنی گەلی کوردستان و بۆ خزمەتکردن و دروستکردنی حکومەتێک کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستی بە پرۆژەیە وەکو هەولێر چۆن لە هەولێر و لە دهۆک خزمەتگوزاری جادەوبان پێشکەش ئەکرێت بە خەڵکی کوردستان تەمەنا ئەکەم لە شارەکەی من شاری سلێمانی و ئیدارەی سربەخۆکان و پارێزگاکانی دیکەی هەڵەبجە و ئیدارە سربەخۆکان ئەو خزمەت گوزاریانە و ئەو کاروانە ئاوادانیانە بگاتە ئەوێ بۆ ئاوادانکردنەوەی کورد و کوردستان. سپاس دەکەم کاک سوڕان خەلەف شروع بەکاری سیاسی بەخێر بەی سەرچاوان. زۆر سپاس.